يعني كوتر وشي من داي لهاتي يعني تو كذا تسردانه شي يدي فكرت هلك كوتا كان حزدي زوبي وبتي سرداني كوتا كان خوت بي والله تقريبا ما وي سوبين سالا امن بخيوكري كوتري ما باشا لەماوەی ئەو سی پێ ساڵیان تا ئێستا قەت هەبووە کۆترەکان مەسەڵەن ساڵێک واز لێ بینی بەخوای ئەوەندەی زەوازم کرد وازمینە تقریبا ساڵێک پێش زەوازی وازمینە ساڵێک پاش زەوازیش دەستم بە کۆتی کردووە تا ئێستاکەەوە هەر بەداوام لەبەر بەهۆ کاری ماڵەوە بوازتینە بەخوای تقریبان وەچی نیمچە شەرمەچ ئەو کاتی قسەک حی بوو چی ئێستا نەبوو ئەوە کاتی کۆتر بازی قسەک حی بوو یعنی بەس ئێستاکە شتێکی ڕۆتینی و احتیادی ینی خەڵکەکی زۆر زۆر ئارەزووی کۆتری دەکاتن زۆر ڕۆژانە چەند کاتژمێر دەچێت لای کۆترەکان بەخوا ئێستا لەبەر ئەوەی هاوینە زۆر گەرمایە قسە کەمتی دەچم بەس کاتی بەهاران و زستانان یعنی بەهاران جەوەکی خۆشە تقریبا 6 سەعات وەڵا زۆر کات زۆربەی ڕۆژەکان نوێژی عەسرانیش دەسەباین دەکەم هەر لە دیار کۆتەکان دادەنیشم ئەوانەی کە کۆتریان هێ دەڵێن لەگەڵ ڕۆژێک نێیان بینین ناتانین ئەوە وەیە بالفعل ڕاستە یعنی کۆتر وەچی من دای لێهاتی یعنی تو کە دەچێت سەردانەکی ئیدی فکرت هەلک کۆتەکان حەزدێ زوو بێەوە بچی سەردانی کۆتەکان خۆت کرد گرانترین کۆتر کە هەتبوو بێ بای چەندی بووە بەخوا ئەم ئێستاکە بەخۆم زۆر زوو چات زۆتم بە 50 وەرقی فرۆشتە زوو یعنی ئێستا کەس کۆتر ئەوانەی کە داخلی مەرجی دەبن زیاتر یعنی ئەوانەی کاسی دەبن پارەش خایل دەکات تەخمن زۆرتێک 50 وەرقەی دەکاتن یعنی ئێستا ئەو مەرجێک کە ئێستاوە بەڕێوە دەچێت یان نرخی کۆترەکەی بەرز دەکاتەوە طبعا کۆتری ئێستاکە لە قیمەیە ینی سەعری کۆتری زۆر زۆر بەرز بۆ ئارەزومەندی کۆتی زۆر بوو ینی خەڵکەکی زۆر ئێستا ڕووی خاستن کۆتری فاو خەڵکەکی زۆر زۆر ڕووی تێکردیان دەستخۆشی لە مەرجی عامی فاو ناسان دەکەم کە ئەو سارتوانیم پلەی یەکەم بەدەست بێنم لەسەر ئاستی کوردستان دەستخۆشتان لێ دەکەم کۆترەکەی تۆ ینی ڕۆژانە چەند کاتژمێر دەچوێت لای چۆن ئاگات دێبوو قورعان بە پێی مەجال ڕۆژی سعاتێ دو سعاتێ ئەوها خەریکیانە بووم لە بۆی ئیش و کار شمێ بخۆم ئەوەندەی مەجالم هەبوو هیوایەتەکە چەند ساڵ لە کۆتر ڕادەگری تقریبا 3 ساڵ دەبێ ئارێوە ئەم کۆترە پێشتر نرخەکەی چەند بوو و ئێستا چەندە بەخوای پێشتر لە برێ 5 وەرەقا هەتا 10 وەرەقا ئەوها ئەو کۆترێ دەکرد بەس وەچی بۆ کاس و ئەوە دەیفڕێنی داخل دەبی ئەو کاتی کۆترەکە نزمەکەی هەرستێ بۆ نمونە ئێستم ئەوانەی من پێشەوەی داخلیان بکەم تقریبا 12 گەڵا 13 گەڵای دەکرد بەزۆکی داخل بوو گەشتە 25 گەڵا فرۆشتیانم چەندنەوەی ئەم کۆترت لەلایە ئەوە دایک و باوکی لێرە مەوجودە و خوشکبرایەکانیشی لەمار مەوجودن هەر لە یەک ڕەسەنن لە ڕەسەنی مامۆستا حەسەنیە